ئێوارەتان باش خەڵکی کوردەوار امیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامت بن. ئێمە ئیمڕۆ تەکە عەقڵە سەلیمە ئەم ئوممەتە کوردیە سەر و کارمان هەست. عەقڵە سەلیمێ کە لەلایانی دەسەڵاتی کۆرپۆریشنی جودۆ کریستیانەتی خەریکە بە لاڕێیشی گەورە ئاچێت. من پۆستێکم کردگە لە زەرورەتی ئەم دیبەیتە و ڤیدیۆیەکە کە بە ناوی ڕەشپێسێک و خەتاب بە ترامپ زاهرەن وا لە ئەمریکا پشت پەرچەمێکی ئەمریکا وا لە پشتیە، نیروی لەباسە نیروی نظامی وا لە بەرە و خەتاب بە ترامپ قسە دەکە، ئەڵبەتە بە لەهجەی ئینگلیسی ئەفریقایی نەک ئینگلیسی ئەمریکایی. و ئێژێت ئاغای ترامپ، من وەکو ڕەشپێسێک بە تۆ ئیجازە نادەم کە ڕەشکوژی بکەین ئەگەر شتبانەکەم لەبیرم مابێت. تۆیە کە ئێژی لوتینگ لەگەڵ شوتینگە تێت غارەتکردن بە دوای و تەقەکردنە ئێمەش تێ بزانە کە من تۆ فڵان و فیسار پێکەم. fuck you Trump، نەک جارێک دەجارێژێتی. ئەوە بۆ ئەوانەی کە ذهنیەتە ئێوە دروست ئەکەن و ئێژن ڕەحبەران بەڕێزن و کەس بێڕێزی ناکا بە ڕەحبەران. کابران نەجارێک دەجار هەم جوێنی دایکی پێدات هەم قرارە خۆی تەرتیب بە، یانە خۆدە ترامپ، دۆناڵد ترامپ ڕئیس جمهورە ایالاتە متحدەیە ئەمریکا. خب ئەمە ئەگەر دەستپێکەکەی وێت من گەرەکمە بە مەقولەیەک ئیشارە بکەم. من وتم کە ئێمە ئاخرین شۆڕەشین، من وتم کە ئێمە ئاخرین بازماندەگانە ئینسانین. بەڵام مردمە ئەمریکا تەکە مردمانە ترە دنیا یەک تەفاوتیان هەست کە فەرقەکەن تەکە مردمانە ترە دنیا. سەبەبەکەیشی ئەمەسەکە مردمە ئەمریکا دوو قودرەتیان هەست مابەقی دنیا نیسیان. قودرەتە ئەووەڵ، لە هەر 4 نەفەر ئەمریکایی نەفەرێکی مسلحە، یعنی شتێ حدودە 80 ملیۆن ئەمریکایی ئەسلحەی ئۆتۆماتیکیان هەست و ئەنواع و ئەقسامە ئەسلحەی گەرمیان هەست. ئەم مەسەلەی ئەوڵە. هەچ قودرەتێکی نظامی لە دنیا جورئەت ناکا خۆی بە لە مردمێک 80 ملیۆنی مسلحن و ئەنواع و ئەقسامی ئەسلحەی هەست. مهم نییە کە دەوڵەت چی هەست، مهم نییە دەوڵەت موشکی هەست، هەواپەیمای هەست، مهم سەرەوەسە هیچ نیروی نظامی ناتوانێت لە بەرامبەری 80 ملیۆن ئینسانی مسلحە بوێسێت. ئەمە مەسەلەی ئەوڵە. مەسئلەی دووەم، ایالاتە متحدەیە ئەمریکا تەبدیل بووگە بە مۆدەلە قودرەتە ئینسانە مۆدەرنە غەربی. بۆیە ایالاتە متحدەیە ئەمریکا مردمەکەی ئیحساسی کەمبوود و تەحقیر ناکا لە بەرامبەر هیچ ملەتی تر لەم دنیا کە پێی وابێت ئەو مردمە ئەنگی دواکەوتووی و خوێڕێتی لەم مردمە ئەدا، ئەسەن مردمی تر بە حساو نایێرێت. ئەمەش بە چ دەلیلی کۆتێ؟ بەو دەلیلەی کە تقریباً لەسەرەوەی هەرچی شتە هەن بە عنوانە مردم. لذا پێویست ناکات بێت نەزەرە من جەلب بکات، یان پێویست ناکات بێ نەزەرە پاریسیە لەندەنیە جەلب بکا بەخۆی، چون دوو جار ئەوانی ڕزگار کردگە لە تەهدیداتە ئاڵمان و نجاتیانی داگە تا بە ئێمڕۆ. پس شتێکی نییە کە بە کەسێکی بدات. ئەمە بۆ کورد ایالاتە متحدەیە ئەمریکا یەک عەیبە گەورەی واتیە. عەیبە گەورەکەی ئەمەسە بۆیە مردمەکەی ناتوانێت تەکان بخواوە ئینقلابێکی سەراسەری دەست پێ بکە. مردمە ئەوانە بە سوورەتە سیستەماتیک بە بوجەهای عەزیم ملیاردی لەلایانی کەسانێک و بەناوی نخبەگانە دەستگاه کۆرپۆریشنی ایالاتە متحدەیە ئەمریکا مهندسیە اجتماعی بووگن، دەستکاری کریاگن. وەلذا بازی ئەدرێن
و چون نمونەیەکی ترنیە لە بەردەستیانەوە فکرەکەن تەنیا نمونە خۆیانن تا ئەوەی کە بگاتە ئەو جێگە ئەمانە بترازێن بەرەو ئینقلابێکی کولی مەسیرەکەن فرەتولانیە. ئەمما نەتایجی کارگەلێک کە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا لەسەر مەردم کریاگە بە مابەقەی دنیا بڵاو بگەسەوە. ئەمەی کە تۆ بێ تەهدید تەبدیلە بە فرسەت بکەین، ئەمەی کە تۆ بێ چۆن لە دەستگاه پرۆپاگاندا استفادە بکەین، ئەمەی کە تۆ بێ چۆن ذهنیەت سازی بکەی ئیجاد نیاز لە ذهنی ئینسانەکانە بکەی، ئەمەی کە بێ وە مەردم بوویتە مەقامە ئۆبژەگیوە وە خۆت وەکو سوژە وەکو حکوومەت کارکەی لەگەڵیانە، ئەمەی کە مەردم دائیمەن لە باڵانسە پۆلیسە خاص پۆلیسە خراوە گیربەی، ئەمەی کە مەردم دائیمەن لە ڕئیس جمهورە خاص و ڕئیس جمهورە خراوە گیر بدەم تکنیکانە مابەقەی دنیایش لیان فێر بوون. مەسەلەن تۆ شاهدی حزوری ئەحمەدی نژادی کە باعث ئەوێت سەرکوبێ لە مەردم بکرێ و لە کناریە مەردم و جامعەیە کە جمهوری ئیسلامی خەریکە ئیدارەی ئەکات فشاری بۆ بێنێ بچێت بە ناو ئەحمەدی نژاد لابووە و مشارەکەت ئەمانە لە مەسەلەی انتخاباتە بواتە سەرەوە. من ئەمە ئەکەمەوە مەقولە. ئەمە کورد دوو مەقولەی هەست کە تایبەتمەندیە تەواو بە کوردەدا لەم دنیا. مەقولەی ئەوەڵ تووڕەییە کوردی، تێمە سەر ئەمەی کە چۆن ئەمیانە داگەسە بەرە ئاماژ لە بینی بوون. تووڕەییە کوردی، دوو کوردیەت. ئەم دوو مەقولە کە من وتم تەفاوت ئەخا لە نێوانە ئینسانە ئەمریکایی و ئینسانە کوردی. جائزە سوالە ئەوەڵ جوابانەوە ئەوەسە کە بۆ لە ناو دنیا جایزەی سڵحە نۆبێل بە ناوی کورد ئەدەن بە خانمێک کە تەجاوزی پێکریاکە. بۆ ئەم اتفاقە فقط بۆ کوردەکە فێ کورد ئێشێ بێت جایزەی تەجاوز پێکریایی بگرێت. بۆچی بە ژنەکانە ئەڵمانیان نەدا کە ئەرتەشە سوور تەجاوزی کردیان؟ بۆچی بە ژنەکانی ڤێتنامیان نەدا کە سەربازانە ئەمریکایی تەجاوزیان کردیان؟ بۆچی هەمچین جایزەیەکیان بە تەجاوز نەدا و سرفەن بە کوردیاندا کە ئەم تەوەخومە بەن بە کورد؟ دلیلی هەست تێمە سەر ئەمە. ویدۆیەکم لە کابرایەدانیاگە و ئێعترازاتێک کە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا دوای مەرگە جۆرج فلۆید ئەیوێنن دەستی پێکردگەوە تەمامە یاڵەتەکانە ئەمریکای گرتگەسەوە. بەڵام بەرعەکسە تەبلیغاتە دەوڵەتە ئێرانی، بەرعەکسە تەبلیغاتە حکوومەتە حەلیم، بەرعەکسە تەبلیغاتە دەوڵەتە تورکی لەگرا تۆ فەعالە مەدەنی ناوێنی، تۆ کەسێ ناوێنی بێتە خیابان و گۆڵی وەدەسوێ، تۆ کەسێ ناوێنی کە پەلاماری ئەنستیتۆکانە دەوڵەت نەدا، تۆ کەسێ ناوێنی نەهاتوێتە دەرشەق بۆشێنی، هات کەسە دەرشەق بۆشێنی. تەزاهورات و فیکە کێشان و خوبادان و کارنەڤاڵ و نەمایشایە ئەحمەقانە نوێی لە کاریانە کێشن خەڵکی نیویۆرک و خەڵکی واشنگتۆن و لۆس ئانجلسن. خەڵکی وڵاتێ نیەن کە تۆ خوات تف ئەەکەی لە خوات بابەتە دوا کەوتووی و ئەحمەقیە کە فکر ئەەکەی هەی وە پێتیان تەزریق کردگەن. کوان ئەو جامعە مەدەنی بازانەی ئێمە واقینیان تێ لە خوشونەت وا فکرەکەن بێنە خیابان و دەمیان دابخەن و فڵچە بکێشن بەقەی دیوارە و ئاشغاڵ جەم بکەن و سەر بکەنە خوار. ئەتوانن بە حقوقە ئینسانی بگەن. فیلمێک دروست کردیان داهەیە هەفتا بەناوە دختەرە ئیرۆنی، هەدیە تێرانی تیابازیەکاتە کە ئەمینە حەیایی. ئەمینە حەیایی نەقشە کوڕەپوولدارێکی بەچکە دەوڵەمەنی مجەسەمە ساز بازیەکات کە عاشقە هەدیە تارانیە کە دوکانێکی تەرمیمە مجەسەمەی هەست. ئەم ئاغا کە عاشق بووگە ناڕوایە کەلام قسە بکا بەم خانەمە. واڕوا لە ژێرزەمینە ماڵەکە یعنی ئەوێتۆ مستەخدمەم خانەمە ئەوێتۆ کارمەندەم خانەمە و تەعمیراتە مجەسەمەی بۆکە و مجەسەمیش فرشتەیشی بۆ دروستەکە. پێژن ئەلی شووتی
کابرایەکی شێتی ئەحمەقی ئەزانن نازانم کابرای کوڕەپوڵدارە میلیاردەرە و مجەسەمەسازی و هونەری لە ئیتالیا خوێن دەکات ئاستان ئەچێتە بەرەوە تا ئەمەی کە ڕەوەندێک پێشتێت و خانەمە هەدیە تەهرانی ئەفەهمێت ئەم ئاغای عەلی شووتیە کوڕە کاورایەکی میلیاردەرە و عاشقە ئەمە ئەم دەحفە خانەمە هەدیە تێرانی خۆی گەمەکە وەگەرەکی کوڕەکە باتە تۆڕ بانگەکە لە کوڕەکە و قەرار و مەداری تەکادانی هەر ئەی خورێنێ کوڕەکە ئەترافکە بەچکە میلیاردەرە و شووی پێ بکە ناژێتی کوڕەکە ناگەهان کوڕەکە پێی ئەوات کە ئەم زانی گێسی بەوەی کە ئەم کوڕە میلیاردەرە ئەو کوڕەکە کەنجکە لە بەرچاویەکەوێ من ئەم داستانم نەقڵ کرد گەرەکمە بەم جوملە بکەم کەنجکە هەڵگەڕیاوە وتی وەکو مشکە کوێر سرە خستگە سەخوار بەردە تاشی ئێژی عاشقم دەیمەرتیکەی ئەحمەق وەکو کوڕە پیاک باتایتە بەرە و نیشانت بایە عاشقی یانی چی من چوزانم تۆجۆکەین ئەم جامعە مەدەنی بازانە و نە عەلی شووتی گەرەکیانە تۆ بۆ نەخوار مجەسەمە بسازی دەربێترین حاڵەت دەربێترین حاڵەت دەسوورەتێک ئەمانە بەرساختەهای دەستگاهەیە ئەمنیەتین ئیستا ئەمانەی جامعەی مەدەنی بەرامبەر بە مەردەمە ئەمریکا چێژن دواکەوتێک بێکلاس غەیرە مۆدێڕن بێسەواد داهاتی خشونەت تەڵاب غەیرە ئینسان چی پێیان ئێژن یعنی مردمە ئەمریکا چی بکات لە بەرامبەر پۆلیسە ئەمریکا و ئەوجە خشونەت بەکار ئەوە لە بەرامبەریانە و تو زمانی ڕواڵەت واقعیە دەسەڵاتی ئەم کشوەرانە ئەوێنی کە بە سوورەتە واقعی لە بەرامبەرە ئیرادەیانە قەرارەگری ئیرادەی سوڵتەیان ئەوجا تۆ دەسەڵات ڕوتە کۆینە بریتانیا ئەوێنی دەسەڵات ڕوتە یاڵەتە متحدەیە ئەمریکا پۆلیسەکانی گاردە ملی پۆلیسە فەدراڵی ئەوێنی چە وەحشیانێکن تا زمانێک کە تۆ فەرمانبەرداری تا زمانێک کە تۆ سەرخست کەسە خوارد تا زمانێک ئەو هەر تەجاوزێ بە تۆکاوە تۆ دەنگ ناکەی فرەخەس بەڵام ئەم دەسەڵاتی بریتانیا بۆ کێ خاسە بۆ کاورایەتی هەڵدریا کە تەجاوز پێکریاک وان نان نەوگە لە مەملەکەتە خۆیان بیخوا هەزار دانە بەمبۆڵی کوتاگە خۆی بگەێنێتە ئەگرا لەگرا ئیستە پاسپۆرتێکی پێدەن و پێژن ئاغا و سوارە هەواپەیماوێت و بنفیتێ ئەخوات و کارینێ بەکار بریتانیا و پێی وایە وانە بەهەشت بەرینە بۆ چون لە توول عمریا لەم عمرەکە کریسی کەسێ پێنەوت کە ئاغا پاسپۆرتێکی لە گیرفانە نەوگە بتوانێت مسافرەتی پێ بکە غەمی نانی بووگە خواردنە گۆشت و مامر بۆی بگەس و ئارەزوو تێتەگرا هەرچی ڕۆژە فرای چیکن ئەخوا مامر کنتاکی ئەخوا خۆ ئەگەر تاگرا لە یەکتری تێگەین ئێشێ بزانین کارکرد جامعەی مەدەنی هەروواکە ئێمە بەحسمان کرد لە دیبەیت و جۆرا و جۆرەکانە وتمان ئەمانە هاتکن ئیرادەی ئێوە لێتان بسێنن وتمان ئەمانە هاتگەن چی داشتەی ئێوەس لێتانی ڕابماڵن و ئینسانێکی بێدفاع بەرتان بن لە بەرامبەرە حاکمیەتە ئەمانە بۆ نانەخۆن بۆ مەشهوریان ئەکەن بۆ ئەتوانن مصاحبەی تەلەڤیزیۆنی جۆرا و جۆر بکەن ئەمانە چۆن ئەتوانن ناگەهەن تەوهین بە عەلیە خامنەی بکەن بە بەهانەیە تەوهینە بە عەلیە خامنەی بیانوەنە دادگا و بەریان بەن و بیان هێرن و بیانوەن و لەبەرەوەی تۆ بیان ناسی ئیستا جەدیدەن خەریکی کارهایترن بڕۆن تەواوە کافی شاپهای جێگەیە فسق و فجور و فەساد هەنە ئەمانەسە وەمانە هیدایەتیەکەن بڕۆن کوچە بە کوچەی ئەم کوردەوارەوە خەڵک نان نییە بیخوا مؤسساتە خەیریان کردگەسەوە کاورا سەری پێی هەڵ ئەکەوێ ئەمانە فەورەن کیسەی سواڵەکە ئەدورن یاڵا بێن پوڵی تێبخەن لەکوێ لە کوردەوارێک هەوا مردم نان نییە بیخوا تۆ ئەم گشتە مؤسساتە خەیریە بۆ دائەنی
مردمە ئێمە کارکردە ئەمانە نازانی. مردمە ئێمە قەرارە تووڕەیی کوردی وە کوردیەت کە تەلاشیان کرد نابوو دیکەن تووڕەیەکەشی بکوژن. مەچی کوشتیان؟ بەوەی کە تۆ دواکەوتوی، بەوەی کە تۆ لادەیت، بەوەی کە تۆ خەرقەیرەتی غیرەت وەسەکەر، بۆی کە شەڕ هەنە سەگە هەنە بەشەر نییە، بۆی کە ئینسانێک کە تووڕە ئەوێت قسەکەی منتەقیتیانە. ئەمە کێ هاوردگێ مستەدالە؟ کێ هاوردگێ؟ ئەمە نظامە حاکم هاوردگێسی. دەنا چەپ تۆ بە دەنگە بەرز قسە بکەی، چ لوسی بکەیت تۆ ماهیەتە حەقیقەت ناگۆڕیت. تۆ هیچ وەخت بە کوت و شەرواڵ و کراوات و دەنگێکی گری بە مشتێک کتێ و لە پشت سەرتا ناتوانانی درۆ تەبدیلە بە حەقیقەت بکەی. درۆ نابێ بە حەقیقەت. بە پێچەوانەی تەمامن دنیا وەختی تۆ کە بە زوان گۆرانی ئەدوێی، بەو زوانە کە ئینسانە کوردی تێکیا مەئنووسە وە دەنگت تووڕەیی واتیە ئینسانە کوردی حەزی پێیەکە. بە پێچەوانەی تەمامە دنیا بۆیە دائیمەن تەبلیغەکەن تووڕەیی خراوە. وەلێ تۆ سوخەنڕانیە دابنێ یەواش یەواش قسە بکە، مش قسە بکە، ناگاتە چوار بینەر، کەس تاقەتی نییە سەیریکە، حوسەڵێ نییە. بەڵام دەنگت کە تووڕەیی تیابێ میزانە تەماشاچی ڕاتە سەرەوە، چون ئینسانە کوردی حەز بەم تووڕەیەکە وا لە وجودیە و ئەمە ئەوەسەوان نزامە سڵتەنەی ئەترسێ. لەزا بەرنامەی بۆ ڕژاند لە بینی بوات، بەرنامەهای جۆرا و جۆر، چ لە تەریقە نوخبەوە ئوستادە دانشگاوە دانشجووە، چ لە تەریقە جامعەیە مەدەنیوە. لەو کوردەواری داگی کراوە لەلایەن عێراق گەرەکیانە خەڵکی چەک بکەنە سڵحا لە دەستیان نەمێنێتەوە تەحتە ناوەچی لاوەکەی باوی سیلاح ماوە و کابرایە لە زەماوانێکا 4 نەفەری کوشت. دێ کابرا ئەگە گەرەکوێ پیاک بکوژێ بە چەقۆی شەتوانێ بیکوژێ، بە داری شەتوانێ بیکوژێ. تۆ تهدیدە ئەسلحە بە تهدیدە چێ ئەزانی؟ ئیسەبابێ مەسەرە ئەمەی کە ئەم داستانە لەکوێتی بزانن. من باوەڕم بە هیچ حەدیث و مەدیسێ نییە، ئەمە ئەم مسلمانە حەدیث بازانە و ئەم جمهوری ئیسلامیە دیشە جوولەکە وەختی سوارە مەقولەیە دینە شیعە ئەوێ دەسەوا بۆ ئەحادیث جەعلکردن، حەزیشی پێیەکە. ئوسوولەن شیعی بەرەساسە ئەحادیث دانیاگە. یەکێک لە مؤکدترین حەدیثایە کە ئێمە بارها بیستگمانە ئەمەسە کە پێغەمبەری ئیسلام وتکێسی مناڵەکانتان فێرە 3 چت بکەن: مەلەکردن، تەقەکردن، سوارکاریکردن. مەلەکردن، تەقەکردن، سوارکاریکردن. ئیستەیشە ئیمامی جومعە ئەڕواتە سەری خوتبە ئەسلحەیەشێ بەدەسی وێ، یا شمشێرێ یا تفەنگێ. سوالە مەسە چۆن جمهوریە ئیسلامی ئەم تەئکیدە مؤکدە پێغەمبەرە ئیسلامیە تەعتیل کرد، چۆن ئەسلحەی لە دەستی هیچ کەسێ دەراورد بە بەهانەیە حەرەج. وتی ئەسلحە حەرەج تێری، فەساد تێری، ناوی ئەسلحە لە ناوی دەستی مردمە فیتنە دروزەکە، فیتنە دروزەکە لە ناو مردمە، وەلذا فقط ئیشێ دەوڵەت ئەسلحەی بێت، کەس حەقینی ئەسلحەی بێ. ئەی ئەم تەئکیدی مؤکدی پێغەمبەری ئیسلامە چی پێ بکەین؟ تۆ ئێمە ئەگری بە زۆر خەتەنەمان ئەەکەی ئێژی ئەمە سنەتە پێغەمبەرە، بەڵام پێغەمبەر سنەتە تەقەکردن و مەلەکردن و سوارکاریشی دانیاگە. بۆ نەیاڵی فێربووین، بۆ نەیاڵی ئەسلحەمان بوێ، بۆ ناوێ بمانوێت. خەڵ ئەمە فیتنە دروزەکە. مردمیش وا فکرەکات و ڕازەکە فیتنە دروزەکە. نافیتنە دروز ناکە، چون ئیمڕۆ ئەسلحە فقط وا لە گیرفانە نیروی ئینتزامی، سپاه پاسداران، دەستگاهە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی. وەلذا دەوڵەتە ئێرانی هەر جۆرێ مەیلی بوێت لە هەر کوێ دڵی گەرەکوێ تەپەداتەمە لەسەرە تۆ، خەلعە ماڵت ئەکا، خەلعە گیانت ئەکا، ئەتکوژێ، تەقەت لێ ئەکا، هەرچیە کە مەیلی بێ پێتەکە. و نایشترسێ، ئەسڵەن لە تۆ ناترسێ. بۆشی مهم نیە.
ئیستا ئەسڵحە لە دەسە تەکتەکە ئێمە وایە خاس و یا فقط لە دەسە عەلیە خامنەیی وێت. عەلیە خامنەیی شێت و پۆفیوز و کڵاوبەردار و نادروسە و دار و دەسەکەی یا ئێمەمانان. ئەو خاستر وەکاری ئەوە یا ئێمەمانان. بۆ ئەمەنەوە سوال بووی ولاوە تفەنگ شتێ خراوێ کە قیمان تێلێ وەلێ تفەنگ لە دەستی جمهوری ئیسلامیە بە شتێ خاسێکە فرە خاسە دەستی بێدەسەڵات و چی بکەیت و تازە و دەیمەشیان مەردمە ئەمریکاش وایان بووتایە بیانوتە دەستی بێدەسەڵات و پلیسی خاسیش هەسو و پلیسی خراویش هەسو و دەی چی بکەین و اتفاق کەوتگە لەبەرچاوی ئێوە 1500 نەفەر بە ئێترهاف خۆیان ئابانە گوزەشتە لە ناوی خیابانەکانە خەڵکیان کوشت. زیاتر لە 30,000 نەفەریان سەرنقم کرد. کەستان جێکی دەرهات، کەستان دەمی کردو. بەڵام کە ئەوێتۆ ماجەرای قەتڵ ڕۆمینە مشتێ لەشفرۆشە کارمەندە دەستگاهایە ئەمنیەتی تەحت ناو پاراستنە کەرامەتە ئینسانە ژن لە ژێر دروشمێ قەتڵە ناموسیە مەرگ بەر ئیسلام توێنە مەنسەی زوهور. بەڵام یەک نەفەر دەست ناوە بۆ دەسەڵات، یەک نەفەر دەست ناوە بۆ سیستەم، هیچ کەسێ دەستی بۆ ناوات. بۆ کێ ئەمانەی گەورە کردگە براکەم مشکل ئەسڵ ئیسلام نییە. مەسئلەیە ئەسڵی دەسەڵاتە، سیستێمە، سۆڵتەس. ئەفامن داستان ئەمەسە. تۆ ئەوێنی حکوومەتە حەلیم تەلاشێکی فرە ئەکا هەنێ ڕووناگبیر ڕۆژنامە ڤان ئوستادە دانشگا مسەقف و ئایتر داگێ لە سەقفەکە هەڵی تەکان دەگە تێرێت کە ئەسڵحە فیتنە دروزەکە، ئەسڵحە فرەخراوە، ئەسڵحە شتێک گەنێکە، مەردم تەقەکە و دزیەکە و فسق و فجوورەکە. ئەمما ئەهاتۆ جورئەت ناکەی وە ئاشکارای عالەم بیتە سەرم مەردم لە ناو شارە کاورا بگرید و فیشەکی لێبەی ناوێری، چون لە عەشیرەکەی ئەترسی، چون عەشیرەکەی گشتی مسەلحە، چون تۆ غەڵەتی وات کرد. ئەها چەند ڕۆژە پێش 2-3 هەفتە پێش 2 نەفەر تەپیاندا سەر پۆلیسە سلێمانی دایانە بەر فیشەک بۆ مەسایل عەشایری. تۆ ناتوانی ئەو ملهەوڕیە بکەی. ئەوەی کە مەردمە کوردە ئێمە ئیمڕۆ دەسەڵاتە تۆ هەڵناتەکێنێ چون ئەقڵەکەی پێی نییە، چون دەلیلی بۆ نەهاوریاگەسۆ، چون نازانی چۆن استفادەی لێ بکە. بەڵام تۆ وەختی پەلاماری ماڵیدا پەلاماری عەشیرەکەیدا هیچ تەردیدێکی لەوە نییە بانەمی لە ئەسڵحەکە بۆت. بەڵام لە قەبارەی کولیە، لە قەبارەی ئومەتیە، لە قەبارەی سەرزەمینیە هەنووستی نەگەیگە چۆن شێتێکی تو ڕوبەڕوو بێتەوە. ئەو هەنووز نازانێت وەختی تۆ فەساد بڵاوە پێەکەی بەیانی فەساد یەخی ئەوی شەگرێ، یەخی کوڕوکەنیشکەکەی ئەوی شەگرێ. ئەو هەنووز نازانێت تۆ وەختی تاراجە ئەم سەرزەمینە ئەەکەی، ئەم سەرزەمینە هەر بچووکتر وە بچووکتری ئەەکەی تۆ بەیانی ئەو مەجاری هەناسە کێشانی تیانە، بەیانی ئەوە وا لە هەرچی ئیمکانیاتە ئەکەوێ، بەیانی ئەوە وا هێز و ئێرادەی تیان نامێنێ. ئەو هەنووز ئەمە نازانێ. بۆ چون تۆ بمبارانی ئەەکەی کە نافەهمێت، نایەڵی بفەهمێت. ئادرسە ئشتبا ئەدەی، ئادرسە غەڵەت ئەدەیوە تەرەف. باشە چۆن کەنیشکێکی 16 ساڵە 17 ساڵەی چەرمک پێس و ڕەشپێسی ئەمریکایی تێتە دەرۆ تۆ ئەوە ناوێنی لێی. پەلامارە پۆلیس ئەداتە ناوت دەمە پۆلیس. تۆ لە کەنیشکە ئەمریکایی هەر پۆرنۆگرافی فێربووگی وە فیلمە پۆڕن. تۆ چۆن ئەم خەیلە ملیۆنیە کەنیشکە ئەمریکایە ناو خیابان ناوێنی ئاتە ناوت دەمە پۆلیس و نظامە سوڵتە، وەلی تو بەڕاحەتی ناوگەڵەکەی کۆپیەکەی وە ئەزانیتە خەڵکە ئەمریکا بە خۆفرۆشتن و جندەیی بووگن بە خەڵکە ئەمریکا. لە کاتێکە گوێ بگرە خانمە فمینیستە چەپ کاورای فاحەشەیە مبتەزەل، گوێ بگرە 8 مارس لە ئەمریکا اتفاق کەوتکە، 1 مەی لە ئەمریکا اتفاق کەوتکە.
تەمامی ئەم بوونانەی تۆ بەناوی فۆمۆنیزم کارڕێکار وەکاری ئەوەی لە ئەمریکا بەکار اتفاق کەوتکە و هەک کریاگە و مەوزوعەکەیان گۆڕیگە وەلە کێ کردگێسی مردمە ئەمریکا تۆ نەتکردگە تۆ سەرفەن لە مبارزات و دەرکەوتنتە کە دەسەڵاتە فەقەت جندەی فێربووی لەنگی خۆمە و حەوای ئەدەم بەحسە ئێمە بەحسێکی کاملەن جددی سیاسیە ڕەبتی بە حیاتی اجتماعی ئێمە هەست ڕۆک و سەریح و کوردی خەریکین قساکەین هەروە کە دین شەرمیتیانە پزیشکی شەرمیتیانە حوزەی حیاتە عمومیە مردمی شەرمیتیانە تۆ چۆن ئەڕۆیتە لای مەلایە دانیشی بەحسە سەکس و ئەزدواج و چۆنیەتیە سەکس و ئەمانە بەکەی چۆن ئەڕۆیتە لای دکتۆری خۆ دەخیتە بەرە معاینە لە باسەکانە دەرتێری لەبەرەوەی دەردێکە هەست ئەم جامعە پڕە لە دەرد بەدەسەیەوەوە ئینسانێشێ ڕۆک سەریح بەرامبەر بە دیاردەکانە کۆمەلگای خۆی قسە بکە بۆ کەسێ نایەت بێژێ کەنیشکە 16 ساڵەی ئەمریکای ئەو کەنیشکە ڕەشەوا سوخڕانیەکە و هەڵەگەڕێتەوە بە دۆناڵد ترامپ و بە نظامە سڵتەی یاڵەتە متحدەی ئەمریکا ئێژێ ئێمە غارەتگەر نین غارەتگەران عەسڵی ئێمە غارەت لە ئێوە فێر بووین و ئێوە ئەوەڵین دەحفە قاشتان خستە ئەم سەرزەمینە سوور پێسەکانە ئەم سەرزەمیندانە غارەت کرد ئێمە توندوتیژی لە ئێوە فێر بووین چۆن تۆ ئەمە فێر ناوی وەلێ بۆ عشقە ئازاد و مەقولەی فاحەشەگەری وایتە ئەوەڵە سەفا وە خۆت و نگاه ناوە تەختە خاوی و تئۆری های ناوە تەختە خاوت چۆن تۆ ئەوێ ناوێنی ئەمە ئەوێنی ژنە ئەمریکایی وە فاحەشەگی ئەمریکای دروست کرد ئەو مردمە گەورەترین مهندسیە اجتماعیان لەسەر کریاگە بۆ نابوودی مردمە ئەمریکا کە نابوودیان کەن تەواو بەخەسێن بە کۆمەکە پوڵ و تەکنۆلۆژی ئەسیریان کردەگەنەوە بەردەگی کێشاگنیان بەڵام هەنووز نرکەیەگەکەن تا زەمانی ئەسڵحە لە دەستیان ناوێت جارجارێ تەکانێەوە خۆیان ئەدەن وەلێکەونە ناو بازیەکە بۆ خاتری ئەوەی ئیدەی ئینقلابیان تیا کوژیاگە خەڵکی ئەمریکا ئیدەی ئینقلابی تیان ئەمردەگە دەستکاری کردیاگە نابودیان کردەگەن ڕەوایەتی ئینقلابیان نەیشکەسۆ بۆیان ئەمە کوردیەت ڕەوایەتە پیورە تاریخی ئینسانە کوردیە ئێمە بەرعەکسە تەواوە دنیاین ئینسانە کوردی بە وجود نایێت فڕە نادرێتە ناوە جەهان ئینسانە کوردی لە دنیا تێتە دەر وەکو چۆن ژن کە مناڵی ئەوێت ژن مناڵێکی دی کوڕێکی دی یعنی لە جەهان تێتە دەر سەمەرەی جەهانە بەرعەکسە تەمامە ڕەوایەت هایە کە بەشەریەت هەسی ڕەوایەتە کوردیەت فەرقەکە لە ئینسان بۆیە هەر ڕەوایەتی هاتە ئەم سەرزەمینە ئێمە نەیتوانی چارە کوردیەت بکە بۆیە بەڵانسی دروست کردبوو بۆیە گەردەنکەش نێتوانی تیا ڕەو بوێ بۆیە هیچ کەس تەحتە ناوە هیچ خودعەیە نێتوانی بێتە ناو تا زەمانێکە بە سوورەتە سیستەماتیک وە منسەجم دوای سەدەن ساڵ کار توانیان وردە انشقاقی تێبخەن دەبێ خەبەری ئێمە و توانیان بە سوورەتە سیستەماتیک لە 100 ساڵ ڕابردەوە بمبارانمان بکەن کە فاسدمان بکەن بمبارانمان بکەن لە بینمان بوون یەکێکی ئەم فعالینە جامعەی مەدەنیسە ئێستا بڕۆن یەخە بە فعالینە جامعەی مەدەنی بگرن بێژن مەرتیکەی پۆفیوز تۆ لەکوێ فێربووی قەفەسەکە و بشکێنی
تۆ لەکوێ فێربووی نەورۆزانە بگری هەڵخەیتەوە وەکو ئەنتەر لەبەرە دووربین بە ناوە مبارزاتە ئیجتیماعی. تۆ لەکوێ فێربووی ئاشغاڵ جەمکردن و قوتی و زەبڵ جەمکردنە ناوە شار کوڕ و کەنیشک بێری تەحت ناوە مبارزاتە ئیجتیماعی. تۆ لەکوێ فێربووی بکەویتە سەگبازی و پشی لە بازی. تۆ لەکوێ فێربووی بکەویتە قەتڵە ناموسی بازی وەلی لە هەرچی جێگەیترەوە حزورە نییە. تۆ لەکوێوە فێربووی جەدیدەن کەشف ناو گەڵا کردگە. کێ فێرتی کرد؟ کێ خەریکەمانە ئەدا بە خوردە تۆ ئەی بۆ کەنیشکە پاریسیەکە ناوێنی وا 20 ساڵە تێتە ناوە خیابانە داتە ناوە دەمە پۆلیسە فەڕەنسا. پۆلیسە فەڕەنسەی شەدا لێی ئەی بۆ کەنیشکە ئەمریکایەکانی ئەمڕۆ ناوێنیت. چۆن ئەمانە ئۆلگونیەن وەلێ پۆڕن ئستارەکانی و کاناڵە فەشنی بۆ تۆ ئۆلگووە. ڕاحەت ئەتوانی بڕۆی لە چ زلکەیت و مەمکە پڕۆتەسکەیت و سیلیکۆنی تێغەی. کاورای فێمینیزمە سیلیکۆنی هەڵقەیی، کاورای گەیە هەموو سەکشوال. تۆ چۆن ئەمانتە بە عینوانە مبارزات هاورداتە خوردە مەردم لەوە دنیا پێشکەوتگە. جا یەکێ پیسدانە کوونەکەنە ئەگرایانە خودکاری پیاکەن وەکو لیباسەکانی حیزی دموکرات. تماشای لیباسەکانی بکە خاکی پۆشەکان 50 کونە خودکاری واتیە. ئەوەنە معرفەت و عیلمیان هەست فریان ناکەون. خوارد دەستی پێکرد خودکارە ئەوەڵ تەواوەکە یشێ 12 خودکاری پێوێ لە توو لە ڕۆژە. خودکار لەسەر خودکار تەواوەکە کاورە و عیلمی هەست. ئەمە سەر خەڵکی ئێمە نابوود بوو. بۆ خەڵکی ئەمریکا ماتەڵ نییە من و تۆ قزاوەتیان بکەین بێژین لاوە چه خەڵکێ چەپەڵێکن. بەڕاستی خەڵکێ چەپەڵێکن چون بۆی مهم نییە. چون ئێمە هەر حەساو ناکە. چون ئێمە کێن پێی بێژن مۆدەڕنیتە چییە؟ بۆ دەوڵەتی ئەمریکا هەنووز کە هەنووزە ئەلا ڕەقمە تەمامە جنایەتێکە خەریکەیکە باز لە ڕوبەڕووبوونەوەی جددیە واقعیتەکە مەردمە ئەترسێ. چون مەردمە ئەمریکا 80 ملیۆنی ئەسلحەی هەست. 80 ملیۆن. بەڵام ئەخلاقەت خەسیاکە دەستکاریانەکەن ئێستا ئەمانە بۆ ئەترسن لە کورد چون ئەسلحە تەبیعیەکە لە کورد نەکۆشیاکە. تووڕەیە کوردی وا لەسەر جێی خۆیان تەکانی نەخوارگەم. ئەلا ڕەقمە بومبارانێکە کردیانە. ئەلا ڕەقمە فەسادێکە خەریکن منتەشریەکەن. ئەلا ڕەقمە حەملەیەکی تەبلیغی کە بە کورد کردیانە ناتوانن. دەوڵەتە جمهوری ئیسلامی ملیاردها دۆلاری سەرفە فعالین حوزەی جامعەی مەدەنی کرد. تریبونە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ گەشتی کۆ کردەوە. بەچن ئیسە لە ناوی شارەکانە بە مشتی تەجاوز پێکریاگە دەستگاهای ئەمنیەتی مەردمەیان ناسی. ماهیەتە واقعیان. بۆ چون مەردمەکەی ئێمە مەردمە کوردیە. شاید دڵی پێوە نەوێ بەرەو عیداڵەت بچێ. شاید دڵی پێوە نەوێ حەز بە کرامەت نەکا. شاید فکر ئەکا خۆی بەخۆی تەڵقینەکە لاوە حیز و سڵامەت. بەڵام لەو دەرونیە ئەو کوردیەتە ئەو کۆدە نەهاییە واوا لە وجودیا بەری نادا. بەری نادا. کافیە بکەوێتە شوێن بکەوێتە مەسیرە کەلامە حەق وە کەلامە کوردی فەورەن هەڵە چەرخێتەوە. فەورەن هەڵەگەڕێتەوە. ئەڕواتەوە سەر تەنزیمەکەی کارخانە. ئەمە سە کێشەی نظامە سوڵتەی جەهانی لەگەڵ ئینسانە کوردیە لەگەڵ سەرزەمینە کوردەوار و ئەم ئومەتە کوردیە. نازانێت چی بکە. بە هەموو دەسێکەوە تەلاش ئەکا نابوودیکە لەزا دوژمنانە واقعی و ئەسڵیە ئێمە ئەوانن کە بە دەمە قۆپان وانە ناوە ئێمە کە ئێمە وتمان ئێمە لە کوردیا زوانمان نییە
زوانێ بە ناوی کوردی مەوجود نییە. دروستکردنی زوانێ بە ناوی کوردی بۆ تەوجیهە بە وجود هاتنە زوانە فارسی بوو. یعنی چی؟ یعنی ئێمە زوانێکمان هەست بە ناوی گۆرانی، زوانە کەتابەت، دنیای ئینتزاع، معرفەتە، و ئەم زوانە معرفیە پڕە لە مستەڵەحاتە عەرەبی، چون عەرەبی زوانە دنیای معرفەتە ئەو سەردەمەسە. وەکو چۆن؟ وەکو زوانە لاتین تۆ ئیستا تەمامە مستەڵەحاتە علمی فەلسەفیە دنیای جەدید لە ئیتالیایی، لە فەڕەنسەوی، لە ئاڵمانی و لە ئینگلیسی و لە ئیسپانی مەخرەجیانێکێکە، یەک مەخرەجن. بۆیە ئەو کارمەندانەی دەوڵەتە ئێرانی وەختی تۆ زوانە گۆرانی قسە ئەەکەی، چون وارەدە دنیای تەفەکر و ئەندیشاوی و مەجبوری مستەڵەحات بەکاربووی، هەڵەگەڕێ توێژە تۆ فارسی قسەکەینە، تۆ خەیلی بێجات کرد، چون مستەڵەح فارسی مەوجود نییە، ئەمە گۆرانیە و مستەڵەحاتەکانی هەنێ هەژەمۆنیە علمیە عەرەبیە، مستەڵەحمان پێداکە مستەڵەحمانێگرکە کارکرد ئەم زوانە باشتر بووکە. بۆیە تۆ وەختێ نالی ئەخوێنی تۆ، وەختێ بابا تاهر ئەخوێنی تۆ مستەڵەحاتێک کە تیایوێنی ئەحمەدی خانی ئەخوێنی تۆ مستەڵەحاتێک کە تیایوێنی ڕەبتی بە فارسەوە نییە، خۆ ئەو مستەڵەحاتە گۆرانیە. خۆ ئیستا زوانێ گۆرانیە مەوجودە هەنا ئەم ئومەتە کوردی ئەسا لە تالش و مازندەران و گورگان و بەلوچستان و تا ئەسفەهان و کرماشان و دیاربەکر و عەفرین و مووسڵ و ئەوانە ئەم زوانە بەکارەبرێت کە ئەنووسن بەمە قساکەن. ئێژنە بچن شێخ ڕزا تاڵەبانی بخوێنەوە، بڕۆن ئەحمەدی خانی بخوێنەوە، بڕۆن نالی بخوێنەوە، بڕۆن مەحبی بخوێنەوە، بڕۆن وەفایی بخوێنەوە، مەولەوی و بێسارانی هاتن زوانە گۆرانیان کوشت. سوال: زوانە گۆرانی چی پێهات؟ چی پێهات زوانە گۆرانی؟ نەما. بۆ زوانە گۆرانی نەما؟ تا زوانە فارسی متەوەلد بوێت، تا زوانە فارسی لە دایک بوێت. ئیستا ئێشێ بۆچی زوانە کوردی دروستکەن؟ تا قەتڵە گۆرانی بشارنەوە، تا قەتڵە گۆرانی بشارنەوە ئینکاری بکەن، هەر مەوجود نەبووکە. دە ئەم زوانە کوردی چی شکلیە؟ زوانە منتەقەی موکریانە. دە ئەم زوانی منتەقەی موکریانە حەج مستەڵەحێکیشی نییە، چون ئیدراکاتە مستەقیمە حسیە، وەلەوا کەلەمەی هەست. بەڵام حەوزەیە تەفەکر و ئینتزاع کە تێتە بەرەوە، هەژارە موکریانی ئێشێ بێت بێژێ مستەڵەحانە کوردی نییە، بۆ لەتیفەدان بێژێ پسپۆڕ بوارە قسەی خۆش، بۆ گەزاف بێژێ حەلەق و مەلەق. کێ هەژار تێرێ؟ دەستگاهە سڵتەی جودۆ کریستیانێتی. بۆ تێرێتی؟ تا تۆ پەینەوەی بەوەی کە زوانە گۆرانی بوو کوژیە. فارسی لەکوێ متەوەلد بوو؟ زەرورەت دروستکردنە زوانە کوردی چییە؟ تا نەفهمی تۆ نافهمی. ئێمە زوانێکمان بەناوە کوردی نییە. چۆن کاورایە زازا کووردە تانشیە کورد نییە دەی؟ کامتان لە زازایی تێگا؟ کامەتان ئیستا ئەتوانێ شیعری هەورامی تێبگا؟ چۆن تانشیە کورد نییە؟ بعد زازاکی ئەو کووردە؟ چۆن ئەم پارامەترە چی شەکلیە ئێوە گرتتانە سەدەسەوە؟ خەڵ تۆ ئالەگران ڕەدەپێکی ئەوێنی تەوتەئە ئەوێنی بەرعەلەیه ئینسانە کوردی و بەرعەلەیه کوردیەت. کێف و ئەکاتە ناوە ئەمانە فعالینە جامعەیە مەدەنی، تاریخدان، گۆرانی وێژ، سێلەبرێتی، حیزب، ئەمانە بەناوە قەومە ئیتنیکی، قەیمە قەومە کوردمان نییە. کوردیەت فەلسەفەیە زندگیە.
ئێمە لە عەشایر و قەبایلی جۆرا و جۆر دروست بووین هەر کامیشمان زوانە عەشیرە و قەبیلەکەی خۆمان هەست جافیە بادینیە کرمانجیە بابانیە ئەردەڵانیە سۆرانیە موکریانیە هەسمانەمە بەڵام کە ئەچینە ناو دنیای انتزاع و تەفەکر دوو ئینسانە متخصص گەرەکیانە دەبارەی کۆمەلگاوە قسە بکەن لەبارەی چۆنیەتی ژیان و فەلسەفە قسە بکەن جا مەجبورن مستەڵەحات بەکاربوون ئەو جار زوانێک کە تۆ قسە ئەەکەی کاورایە کە هاو قەبیلە و عەشیرەی تۆز جافە تێناکە لە تۆ کاورا تێتە ناوی دیبەیتەکانی ئێمە ئەژێوە من تێناگەم تەبیعەتەن تۆ تێناگەی کاکە گیان تۆ ئینسانی عەوامێکی ئەم زوانە زوانی تەخەسوسیە بەکاری تۆ ناوێت من بەحسی مبارزاتی کۆمەڵایەتی ئەەکەم باسی فەلسەفە ئەەکەم باسی فەلسەفەی ژیان ئەەکەم فەلسەفەی ئەخلاق ئەەکەم بەکاری تۆ نایە چون تۆ مستەڵەحەکانە نییە نیست من تاسو حابۆ تۆ قسە بکەم تۆ مەڕ و ماڵات و ئەمانە ئەناسی سڵام و چۆنی و کەرەوز و خیار و زەڵاتە و فاسۆلیا و گۆشت و بەهارات و ئەمانە ئەناسی چون ئەیانوێنی چون ڕەبتی هەست بە غەریزەت ئەزانی ئالە گراسە تۆ ئەوێنی ئیدەیە تەوتەیەکی گەورەیان بەر عەلەی هەم ئومەتە کوردیە کردەگە تۆ سوعالەکەی ئیژی بۆ جوولەکە بەنی ئیسرائیل بۆ هێخامەنشیان دروستەکە لە کاتێکا هێخامەنشیە مەوجود نییە و ئەمە ڕاپەڕین جواویەداتۆ گەورەترین پرسیارە حەوزەیە فەلسەفەیە سیاسیە کە تۆ ئەتوانی تەرحیکەی وە جواوی بێتۆ بۆ ئیسرائیل هێخامەنشیان دروستەکە یەهود بۆ دروستیەکە بۆ تۆ لەم ئەواخرۆ ئەبیسی قەومێ بەناوی سەڵتەنەتێک ئیمپراتوریەک بەناوی ئیمپراتوری هێخامەنشیان بووگە لە کاتێکە لەم شاهنامەیە جوولەکە نووسیشە نییە چییە بۆ سوعالە دلیلی ئەمەسە ئیسرائیل قەومە بەنی ئیسرائیل مناڵەکانە ئیسرائیلن ئەمە قەومە قەومیەتە ئیتنیکە بە قەوڵ خۆیان بە تاریخ خۆیان دوو دەورە ئەم قەومە دەوڵەتی بووگە دەوڵەتە قەومی دەوڵەتە ئیسرائیل جارێ بەدەستی ئاشوریەکان جارە بەدەستی بابلیەکان لە بینەچێ ئەمە خۆیان ئێژنیها ئەوە نێ واقعیەت بێ لێو دوا ئستدلال تێرنۆ خوای یەهوە داوامان لێ کرد ڕزگارمان کە منجیەکی بۆمان هاورد ڕزگارمان کە کێ بوو ئەمە سایرۆس بوو سایرۆس کێز کوورشە دەی کوورش ئەمانەی نەجاتدا خۆ نەچوون و دەوڵەتەکە دابنێن لە دوای ئەمە ناویان ئەوێتۆ یەهود لە حاڵەتە قەومی دینە قەومی قەوم دینی تێنە دەرەوە تەبدیل ئەون بە دینە تەواو بۆچی لەبەرەوەی وەچکەن لەبەرەوەی باڵ بگرنەوە لەبەرەوەی قووتکەن ئەم دنیا دێخۆم اتفاقە 2000 ساڵ پێش نەکەوت کە ئەمە جەدیدە ئەمە بۆ خاترەوەی موەجهی بکەن حرەکەتیان بۆ گرتنی دنیا تێن ئەم داستانانە دروستەکەن خۆ ئیستا ئیسرائیل چ کارەس ئیسرائیل مەتەرسەکە تۆ گوم بووی داهاوە مناڵی گەرەکت و پفەکەکەی دەسی مناڵێ بدزی ئەو داها چۆلەکەکە سەریە کردە ئەولاوە پفەکەکە لێدزی دەوڵەتە ئیسرائیل نمود دەوڵەتە قەومیە یەهودە ئەمما هەدەفە گەورەکە پنهان بووگە لە پشتی ئیسرائیلە هەدەفە گەورەکە دەوڵەت جەهانیە یەهودە ئێران دەوڵەتە یەهودە بۆیە تۆ ئەوێنی حتا ئیسرائیل زات ناکا پەلاماری بە جورئەت ناکا گیریشی خوارگە چون یەهود جەهانی جازەی پێنادا ئەمەی کە قەرارە خاوەرەمیانە حەپەلوش بکرێ بۆ جوولەکە ئێران ئەیکا نا ئیسرائیل ئێران بە ناوی ئیسلام و ئەیکا
دینە شیعە ئەمانە گشتی یەک کۆلۆنین. پس ئێران مهمترە لە ئیسرائیل بۆ جوولەکەی جەهانی. ئەم ئێرانە خۆیان دروستیان کردگە. دەی کێ ئێوەی هاورد کرد ئێوەی کردە تەرەفدارە ئیسرائیل و سەرماقولاتی بۆ لێدەن و هەڵەخەن و داخەنەوە؟ دەقیقەن خودە جوولەکە خەریکەم کارە بەتەوەگە، چون تەنیا عنسورێکە ئەمانە لە بینەوە و نظامە سوڵتەی جەهانی لە بینەوە کوردیەتە. چون ئەم ئەرزە مقدسە، سەرزەمینە مقدسە هەنە کوردەوارە. ئەم ئومەتە ئومەتی کوردیە و لە کناریا ئومەتی عەرەبیە. ئەمان لەگەڵ ڕەوایەتی کوردیەت و عروبا تەرەف بووگن. عروبە کە کاکڵەی ئیسلامە و لەگەڵ کوردیەتا کە کاکڵەی ڕەهایە دەرگیر بووگن. ئەوەسە کرگیان و مەلغەمەیە کە تۆ بێ و بچۆ بوێنە. لذا ئێشی چی بکەنەوە ئینسانە کوردی؟ ئینسانە کوردی لە ئێرادەی دفاعکردنە لە خۆی بسێنەوە کە تۆ دفاع نەتوانی بکەی، کە نەتوانی تووڕە بووی، کە نەتوانی بەرەنگار بووی تۆ بەرامبەر بە زۆرێک بەڕاحەتی کاورەتە پەداتم لەسەرە هەر جۆرێ مەیلی بێ ڕەفتارەتە کاکە. لذا تۆ ئەوێنی ئومەتی کوردی ئێمە تەحقیر کریا، تەحقیر بوو. اعتماد بنفسی نییە. دائما سەیری خۆیەکە بزانێ لوتی لارە چاوی گێڕە لەکوێ فرەفرە ئەحمەقە. تەحقیر بووگە لەم حقارەتە کە پێی دریاگە و نەیفەهمیگە ناتوانێ سنووری خیاڵ و ڕۆیایی بچێت، چون تەحقیریان کردگە. تووڕە بوو پێیان وت لاوە تووڕەی خراوە ئینسانی بێمەنتەق تووڕە ئەوێ. دێگە تووڕەی خراوەم تەبیعەتە بۆ خستێسی وجودە من. جزء صلاح الدفاع منە. يعني من تووڕە بووەم منتەقم چۆن ئوفولەکە. تۆ لووسکەویت و پاڵ بەیت و خۆت بخنجوی دەم و دەنگە بخەیتە تای گەلووت. قسەکەت حەقیقی ئەوێ تۆ ڕاز. چه شەکڵی ئەمە؟ ئیستا بڕۆن بپرسن لەوانەی کە فەعالە جامعەی مەدەنی مەردمە ئەمریکا چین؟ ئەحمەقن، دواکەوتگن، بە ئەندازەی تۆ تێ هەڵدریاگ نافەهمێ لە دنیا. کورە تۆ ئەم زوانەی کە زوانە دایکیتە ناتوانانی قسەی پێ بکەی. ئەوەکو بولبول ئینگلیسی بۆ قسە ئەکا، چون ئینگلیسیە. چۆنە دواکەوتگن؟ ئەی تۆ چۆن فەرهەنگە فاحشەگی و لەشفرۆشی و پۆڕنستاری لێیان گرتگە فرە مهمە. ئەچۆن ئەمیانە لێ ناگری؟ باباچە ملەتە بێکارە ئەحمەقیکن بۆ مردن یەکدانە ڕەشپێز ئەمریکا خەریکە نەسووتێنن. تۆوی تەکان ناخۆی لاوە چی بکەین و دەسی بێ دەسەڵاتمان و دەوڵەتە و زۆری هەست. ئەم ئستدلالاتە کریاگەسە زەهنە ئینسانە کوردی. هەر ئەوانەی وا ئێوە بە پیاو ماقوڵ و ئاقڵ و ڕۆژنامە نگات تۆ یەکێکە دیگە دەست بووە بۆ دەسەڵات ئیمکانی نییە دەسی بووە. بۆ مەعاشەکەی قەتەوێ، بازنشستگیەکەی قەتەوێ، ڕەنتەکەی قەتەوێ، کێپوری پێبانان بخوا. دەی کارکردە ئەوە چێتۆ لە خۆت بپرسە. لە خۆت بپرسە ڕۆژنامە نگارێ لە حەلیمە کوردستانە ئێشێ بۆچی نان دەربێرێ؟ بۆ خاترەوەی دەسەڵاتی پاڤڵ بخە نەبگیانت، بۆ خاترەوەی دەسەڵاتە بارزانی بخە حتمەن وانە. ئەی بۆ خاترت چییە؟ کێ نانی پێدا؟ کێ ئیجازەدا ئەم چاپە خەبەر ئەکات و ڕۆژنامە و مەجەلە دروزەکە؟ کێ؟ یعنی تۆ پێت وایە جمهوری ئیسلامی ئیجازەدا ڕۆژنامە نگار زەوایای تاریک اتفاقات اجتماع بۆ مردم بێرێتە ڕوو، مردم بیوێنێ کە مردم بزانێ چۆن ڕەفتار بکە لە بەرامبەر حاکمیەتە؟ ئیمکانی نییە. ئەی بۆ چی وانە ئەوێ؟ کێ حقوقیان پێدا؟ بۆ خاتری ئەوەی مردم کنترۆڵ بکەن بۆ دەسەڵات. چۆن مردم کنترۆڵەکرێ بۆ دەسەڵات؟ ئەوەی کە عەقڵی فاسدکەی،
کاوران نەزانێت چۆن تەکە مەسئلەیەکە ڕوبەڕوو بووێتەوە با بە کوردی پێت بێژم فرێ لەم کەنیشکانی ئێمە لە کوردەوارە تەعەدایان پێکریا کەنیشکی خراوێ نەون ئەزانی بۆ تەعەدایان پێکریا چون دایکەکەەوە باوکەکە پێیان نەوت و ڕۆڵە ئەڕۆینە زەماوەن ئەڕۆینە دەر لە کوڵە سوچێکە پیاگێ پەلامارتیدا مەمکتی گوشی هاوارکە تا فریاکەبین دەسی بۆت برد بێ پێم بێژە ڕۆڵە خۆ من پێم وانێت تۆ کەنیشکی خراپێکی تەجاوزیشێ پێکریا بێ پێم بێژە لەذا کەنیشکی ئێمە ئەمیانە پێنەوت وەختی کاورا دەسی برد سینەی گرت هاجواژ نواری پێیە نەیزانی چۆن واکوونش نیشان بە نەیزانی بقیژێنی نەیزانی هاوارکە نەیزانی باو کڕۆ چه شەرمگینە بڕۆم بێژم سینەمی گرت مەمکمی گرت دێ قەددا چۆڕێمە ڕۆمە خوارەوە تۆ کە بە مەردمت نەوت کاوران نازانێ لەسەری وەختەکەی خۆی واکۆنشت دروست نیشان بە تۆ چۆن ئیجازە ئەدەی دەوڵەتە ئشغالگەر کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی تەباتە سەر خەڵکە ئێمە بە ئاشکارای عالەم بکوژێ نابودی کا سەروەتی ڕاماڵێت مردم بە فەقر و فەساد بکێشەوە بێژی دەوڵەتە کارێکمان نەدەستنێ دەوڵەت قڵە دەکا دەوڵەتە وەڵا پێشمەرگەی پارزانی و پێشمەرگەی یەکێتی نازانن کوڕ فەقیر و هەژارن دەی دەحفەیە نەیزانی دوو دەحفەی نەیزانی ئەمە گەواباوکە بۆ هەر نەیزانی نە ئەمە کوڕە پوڵە کوڕە ملەتە نییە ئەمە وەختێ میلە ئەسڵەحە کێشریانەی ملەت لە بەرامبەر یاوێسیە ئەو جار ئەکەوێتە گو خواردن لە بەرامبەر ملەتە ئێژێ غەڵەتم کرد ئێژێ نەمزانی ئەگری تێتە ناوی سەفی مەردم بەڵام حتا لەحزەیە شەک بکات لەوەی کە مەردم ئیرادەی نییە و ناوێسێت ئەو وەکو سەگی هار پەلاماری مەردمەدا بۆ پێشمەرگەی بارزانی و یەکێتی نەیەتوانی سوعالکە لە مەسئولینی ئێرە بۆ لە کەرکووک شەڕمان نەکرد خۆ کەڵەگا بە خێو ناکەن تۆ بۆچی حقوقگری مەعاشەگری 500,000 تا 2 ملیۆن بۆ ئەیگری بۆ کاورای ئاسایش حقوقەگری 2 ملیۆن لەسەر چی لەسەر ئەوەی کە بەی بەسەر خەڵکی سلێمانیە نێڵی خەڵکی سلێمانی بەرز بێتۆ نێڵی لە بەرامبەرت بوێسی لە بەرامبەر کاکە لاهورت و کاکە پاڤڵە دەسەڵاتی یەکێتیت هێزە زێرەڤانی بۆیە ڕۆژێ 2 ملیۆن و 2 ملیۆن و 3 ملیۆنە سێنێ لەبەرەوەی با بەسەر ملە مەردەمە دهۆک و زاخۆ و هەولێرە دەم نەکەنەوە دەناخۆ کەڵەگا بە خێو ناکە بۆ چێسی دەخۆنە فەتحە سەرزەمینیەکەن نەر بەرامبەرە داگیرکەرا ئەوێسن نەقارەمانن مۆشتێتێ هەڵدریاگە مەعاش خوەرە تفەنگچی نۆکەرە ئەرباب و ژنەکانە ئەرباب و کەنیشکەکانە ئەربابن لاوە کوڕە خەڵکینیان چاویان دەرهات باوکی ئەگە دروست بووایە ئەوە کوڕی نەبوو حەزی پێ ناکە جامعەی ئێمە بەرەوە ئینحراف چوو گەشێ بەری پێ بگری چاوی دەرهات حەزی پێ ناکە ئەگەر پێی بەر ئەخوابا پیاگوێت ئێرادەی بێ بێتە دواوە پێشی بەر ناخوابە لە ناوی و لە جەنجار و کەسافەتە بوێت تۆ لە کاورای ئامریکایی مهمتری هەڵەگەڕێت و تف ئەکا لە دەسەڵاتە پۆلیسە ئامریکا ئەم فەسادە هەروانە ناوی ئێمە پێشمەرگە کوڕە مەردمە دێخۆ ئەوانەی ئامریکا لە ژێرە بۆتە ناتکنە دەرەوە کوڕە مەردمن وەلێ حەرامزادە و نادروس و پۆفیوز و سەگە دەوڵەتن یەکەم جار کە گەرەکیان بوو نیرویە پۆلیس دروستکەن لە تارانە لە کاتم و سەفەرەدین شا گەڕیان لەناو تارانە بزانین چی چەقۆکێش و خوێڕی و تێ هەڵدریاگە هاوردیان کردیانەوە پۆلیس چەکیان پێدا بوو چەکەکە فیشەکی نەبوو کە ئەی کێشا لە مردم خەڵکەی و خالی بەستە تفەنگەکەی بەتاڵە هەچ دێنی چۆن
تۆ ئێستا جورئەت ناکەی لە بەرامبەر پۆلیسا بوێتی فکرەکەی پۆلیس حەقی هەست شەقت هەڵبا بتکوژێ دەستبەنە لێبا با لە ناوی دەمی ژنەکەت و تۆ جورئەت نییە لە بەرامبەریا بوێتی نزانە سوڵتەش چی بکەین و نا ئەمە کوردیەت نەبوو ئەمە وایان کرد بە کورد دەنا جاران کاورەت زاتی نەیەکە نزیکە خانەوادەی کورد بێتەوە دەنا جاران با بزانن ئەو دەوڵەتە جوولەکەی ئێرانیە وا هاتوو ئیسلام بازی شیعە بازی ئەکرد لە تەمامە ئێرانە موسیقی قەدەغەن کردو لە لای ئێمە زەماوەن ئەکریا ڕەشت بەڵک یەک پۆلیزاتی نەیەکرد نزیکی بێتەوە جورئەتی نەیەکرد نزیکی بێتەوە چی پێات کە ئیسە دەسەکاتە ناوپای ژنەکانمان زاتمان نییە قسە بکەین زاتمان نییە قسە بکەین کێ وای پێمان کرد لاوە خوشونت گەنە و دەهاتیت و سەوا دەبێت و بڕۆ قەڵەم بکە ئەگراتە قەڵەم بکە ئەگراتە ئەم قەڵەمە نەخۆشبەختی هاورد نە سەروەتی هاورد نە گەورەی هاورد ئەم قەڵەمە هەر بووە حیزیگەری لە گیرفانە ئێمە نە بوومە ئەتوممان پێ دروست کرد نە ملیار تا سەروەتمان پێی دەرهاورد قەڵەم بکە ئەگراتە خروجیەکەمان بووە نادیا موراد تەجاوزی پێکەن لنگیە کردەوە نەیتوانی زوانە خۆی بقرتێنێ خۆی بکوژێ تەجاوزی پێ نەکەن تەجاوز بە کەرامەتی نەکەن تەجاوز بە ڕۆحی نەکەن مدالیامان پێدا و چپڵمان بۆ لێدا و بەرێ قەڵاو ئافرین و بابێتەوە عەلیە جوانمەردی ئەچووە ئەستەقباڵە نادیا موراد ئێوە من کەشفم کردگە ئەم پەدیدە عەجیب و غەریبە من کەشفم کردگە بەڵام لێودا سەمیرا مورادپوری گرتووە ئێوە جاسووس جمهوری ئیسلامیە ئەو بووە قوربانی و مەداڵ بگیر سەمیرای بەوە بەختیش دانەیەک بووگە بردیانە تەجاوزیان پێکردگە قوربانی تەجاوزە ئەمیشە بوردای مەداڵیان پێبە ئەی بۆ ئەترافی لێگری خەیتە ناوی تەلەڤیزیۆن ئەمانە نە جامعە نابوو دەکەن عەلیە جوانمەردی ئەیوت ڕێز ڕەحبەران بگرن بەحسە ڕەحبەران نەکەن کاورە ڕەشپێسم بۆ دانیاگەژێ فاک یو ترامپ مادەفاکر من لە ئەمریکا و بۆش ئۆزۆنم کاورای خوێڕی بێدە جوواو بەرە تۆ لە ئەمریکا خاس ئەزانی چی ئیسە پێت بەری خوارد مەڕۆ ئەمریکا پێشی لاوامانە ئەمریکایی نیەن من ئەمریکاییم تۆ چی جوواو ئەدەی تۆ ئەم مشتە دەهاتیە کێ بوون هاتنە ناوەم کوردەوارە ئێمە ئێوە تاکەی نافەهمن کێ خەریکە ئیدارەتانەکە هیچ کەس لەم دنیا لە بەرامبەرە تووڕەیی ئینسانە کوردیان ناتوانێ بێسێت وەختی ئومەتی کوردی بکەوێتە ڕێ هیچ ئەسلحەیە ناتوانێت لە بەرامبەریا بێسێت کاکە شۆخی نییە ملیۆنها نەفەرە موسەلح بە باوەڕ بە ئەندیشە بە تووڕەیی کوردی کامە هێز لە دنیا توانێت لە بەرامبەریا بێسێت ئێمە زەهنیەتی مەردممان بەمە فاسد کریاگە و من ئەوەم وەکو نمونەیەک هاوردە و کە لە بیرتان نەچێ ساڵهای ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ وەختێ شوعاری داوەرن تووڕێیەکانمان بگرن ئێمە تەکە دنیای ئەمڕۆ ئاشناین ئێمە نظامە سڵتە ئەناسین ئێمە ئەزانین بەشەر کە کەرامەتی بوێت چه شکڵیە ئێمە هیچ کەس تعریفمان ناکاتەوە هیچ کەس لە خۆمان بە بەشەرتر نازانین ئەرزشە وجودی خۆمان و کەرامەتە خۆمان کەمتر لە هیچ کەسێ نازانین بگرە زیاتر لەزا ئینسانە کوردی ئینسانی یاغی تاغی سڵتە قبوڵ نەکەرە و مەجبورە واوێتە دەنا کوردنیە دەنا حیزی ئینسانی کوردی ئەکوژێت دەنا تۆ یەک حیزە کورد ناوێنی لە حیزی خۆی لەزەت بووە نایوێنی مەگەر توخمە تەجاوزێکی حرامزا کە معلوم نیە دایک و باوکیشێن دەنا نایوێنی
لذا اتفاقات ئەخیرە ئەمریکا سابەتی کرد ئەوەی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ گزارش ئەدات دەرمەورد وجود ئینسانی دروستە ئەوە دروستە و ئەوە ڕێگە کەسکە ئینسان بۆ ڕزگاری و ڕەهایی و ئازادی خۆیشی تێی بکات و بڕوا پێیە و ئێمەشێ لەسەر وجود خۆمان لەسەر کوردیەت خۆمان و لایف ستایل خۆمان تەکیە بکەین بۆ بوەستین و تەمام کوردیەتە غارت بووگە کوژیاگ متەبەلور بووگە ئەمڕۆ لە کەلامە ڕاپەڕینە تەجەسومی پەیا کردگە بووگە بە کەلام و ئەم ئەحیا سەرەتای نابوودی نظام سڵتەی جەهانی لا يا أخوان